کێشەکەمان لە 16 ئۆکتۆبەرەوە لەگەڵ ڕامان کردووە 16 ئۆکتۆبەر لەگەڵ ڕامان کردووە جەماعەتی تورکمان بە ناو هەشتی شەعبیەوە هاتوونەتە گیانمان ماڵەکانمانیان داگیر کردووە سەڵتە خێزانی خەڵکی مەعاسکەر خالی 180 ماڵ 170 ماڵین سەڵتە خێزانی دەرچوونێ بی ئەوەی هیچ شتێکمان بۆ دەرچیە ئەوە بەم جلو بەرگەوە هاتوونێتە دەرەوە ئەنجاش لە دوای ئەوە زوڵمیان لێمان کردووە هاتوونە سێ بە سێمێک زەمینەوە لە خۆمیان داوە لە کچمیان داوە تەعدایان لێمان کردووە لێدانێکی زۆرمان خواردووە لە بان ماڵەکانی خۆمانەوە لە حەوشەکەی خۆمانە ئێمەش ئێستا داوای هەق و ماف و ئینتیازە خۆمانەکەین لەگە خانۆکانمان بۆ بگێڕنەوە ئێستا حالن ماڵەوە لە خانۆکانمانەیە وەڵاهی ئێمە داواکاری خۆمان نەگەیانەوە هیچ کەسێ هەتا ئێستا لەبەر ئەوەی ئەوان لەبان ئەوە تەعدیدمانەکەن هەڕەشاکەن ئەڕێن جارێتر ئێوە نایەنەوە بۆیە خانۆکانمانیان داگیر کردووە ماڵەکانیان فەرود کردووە گشتیان بر لە ناو کەرکووک مەزاتێکن هیچ کەسێک نەیتوانیوە بچێتە ئەوێ ئەو برایم چۆتە ئەوێ بە سێمێک زەمینەوە چوونەتە گیانی زۆریان لێ داوە دەریان کردووە تەعدایان کردووە ئیتر لەو کاتەوە کەسمان نەچۆتەوە ئێمە بەڵێ نووسراوی ڕسمیمان هەیە موختارمان هەبووە مەرکەز عەدالە ئاگای لێ بووە 14 ساڵە ماڵمان لەوێ خۆ هەر ئەمڕۆ نەبووە بڵێ ئێمە هەفتەیەکە یان مانگێکە ماڵمان لەوێ داواکاریمان تا بۆمان چاکەکەنەوەیان ئەمانۆنە کشمان لە کەلاوان کەوتونە لە خێمە کەوتینە لە کەمپە کەوتینە نەفتی هەیە سەرمایە مناڵماگشی خێزاندارین شوێن و ڕێمان نییە جێمان نییە براکەم ئەمە چەند ساڵە لیاین ئێمە گشتمان ئەوە برامە گشتمانمە چەند ساڵە کوردمان عارەب بێت تورکمان بێ گشتمان بە یەکەوە بووینە هیچ خراپێکمان بۆ یەکتری نەبووە.